لامەرکەزی یان ناناوەندێتی دارایی و کارگێڕی پرسێک بەم دوایە لە هەرێمی کوردستان زۆرترین گفتوگۆی لەبارەوە دەکرێت. لە ساڵی 2017ەوە پارێزگای سلێمانی داوای جێبەجێکردنی دەکات، بەڵام تا ئێستا بە هۆکاری جا گرفت لە بەردەم جێبەجێکردنیدا دروست دەکرێت. دکتۆر ئێزەت سابر ئەندامی سەرکردایەتیەکێتی و پسپۆڕی بواری ئابووری قسە بۆ خەڵک دەکات و دەڵێت پەیڕەوکردنی لامەرکەزی بە گونجاوترین ڕێگا دادەنرێت بۆ باشکردنی ژیانی خەڵک و باشتر بەڕێوەبردننی کارەکانی دامەزراوەکانی دەوڵەت. مخواسی خەڵکە ئەین لامەرکەزیەت خەڵک و حکومە نزیک کاتەوە لێک ڕۆتین کەمەکاتەوە گەندەڵی کەمەکاتەوە سیقل لە بینی خەڵک و حکوومەتە دروستەکە. تۆ بۆ ئیمزایەک مۆزڵفێ لە دایرێک و بۆ دایرەیەکی تر چ پێویست بۆ بچی سەرۆکی حکوومەت بۆ ئیمزاکە یا وەزیر بۆ ئیمزاکە. لەگەڵ پارتی دەسرم پرسە قسەکراوە بە دڵنیاییەوە لیژنەیەک دروستکراوە گۆڕان و یەکێتی و پارتی لە حکوومەتی هەرێم. ئەم لیژنەیە دایان ڕێژنەوە خاڵ بە خاڵ لاپەڕە بە لاپەڕە ڕێزیەکەن بۆ ئەوەی ئیمزای لەسەر بکرێ بخرێتە بواری جێبەجێکردنەوە. دکتۆر ئێزەت سابر پرۆژەی حیزبەکەی بۆ جێبەجێکردنی ناناوەندێتی دارایی و کارگێڕی ڕوون دەکاتەوە و دەڵێت ئەو ترسەی بەشێک لالایەنەکان و حکوومەت لە پرۆژەکە هەیانە لە جێگەی خۆیدانیە لەو ڕوانگەیەوەی جێبەجێکردنی سیستمی لامەرکەزی ئەرک و بەرپرسیارەتیەکان دابەش دەکات و زۆرینەی دەخاتە ئەستۆی حکوومەتە خۆجیەکان. ئەو کات خەڵک لە بری حکوومەت گلەی و گازندەکانیان ڕوودەکەنە بەرپرسانی یەکە کارگێڕیەکانی پارێزگاکان. ئەرکی حکوومەت کەمە بێتەوە وەڵڵە خەڵکیتر ناڵە حکوومەت خراپ. ئەگەر لە سلێمانی ئاو نەبوو ئەڵێن مدیری ئاوی سلێمانی خراپ، ئەگەر لە دووهۆ کارەبا نەبوو ئەڵێن مدیری کارەبای دووهۆ خراپ. لە ماوەی ڕابردوودا ئەنجومەنی پارێزگای سلێمانی چەند هەنگاوێکی بۆ جێبەجێکردنی لامەرکەزی ناوە و جگە لە فراکسیۆنی پارتی زۆربەی فراکسیۆنەکان لەگەڵ پرۆژەکەدان. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە فراکسیۆنی یەکێتی دەڵێت حیزبەکەی تا سەر یەسخان پاڵپشتی لە پرۆژەکە دەکات. پشتیوانی پرۆژەکە لەلایەن یەکێتی هێزێکی گەورەی داوەتێ کە وەکو لایەنێکی پێکەدەری حکوومەتی هەرێمی کوردستان و تام کاتەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ دانوستانە ڕەگەڵ لایەنی بەرامبەر کە بریتێ لە پارتی دموکراتی کوردستان. یەکێتی نیشتیمانی کوردستان وەک هەوڵێک بۆ کاراسانی و باشتر بەڕێوەچوونی ژیان و گوزەرانی خەڵک بە شێوەی ڕەسمی داوای کردووە سیستمی لامەرکەزی جێبەجێ بکرێت و لە چەند ڕۆژی ڕابردووشدا ناوەڕۆکی پرۆژەکەی بۆ ڕایگشتی خستە ڕوو. مەریوان بڵا، کورسات نیوز، سلێمانی.